مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان NGOکان بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی مەراسمی بڵاوبوونەوەی نوێترین کتێبی کۆمەڵە شاری داستان بەرزان بە ناوی من ئۆرژیناڵم ڕێخست. ئەمە دوایین کتێبی داستان بەرزانە، دوایین کتێبی شعریەتی لە دوای هەبوونی چەند کتێبێکی تر بە ناوی من ئۆرژیناڵم. ڕاستەکەی من کتێبەکانی داستان بەرزان شێعرەکانیم خۆشەوێ و تێکستەکانیم پێ جوانە و جۆرێک لە سەرکەشی تایە لە ناو ئیشەکانیا و پەیوەندی پێوە کردم کە پێی باشە کە من بەشێک لە تێکستەکەی لە ڕۆژی بڵاوبوونەوەی کتێبەکەیە بخوێنمەوە لەگەڵ کۆمەڵە چالاکی تر کە خۆیانە بینەوە لە کارێکی سەما و موزیک و بابەتێکیش کە کاک ڕێبوار لەسەر شعرەکان ئامادەی کردو ڕێبارسیوێلی. من دەبینم ئەوان بە مۆڵ بەدەست و بە قاچ و بە کۆڵ زێڕی من دەگۆڕن بە خۆڵ ئەیمان گەشەوی ناودۆڵ خانمی سەنگینی ڕێگای چۆڵ لە بنچینەدا گەری هەیە هیچ کەشتێک لە ئارایە نەبێت ئەوەی پێویستە مرۆڤ لەسەرم هەسارە ناچیزەهی بێت و خۆشبەختانە من هەما سەبارەت بە دوایین کتێبی داستان بەرزان میوانە لەگەڵمان. داستان سڵاو لێبێ. زۆر سپاس بەخێربێ هیوای سەرکەوتنە بۆ خوازی. بۆ دەربڕینە شعریەکانت بە یاری ئەزانیت. بەردەوام لە ناو شعرا ئینسان خەریکی پرۆسەیەکە کە واقع دەستکاریە کات. ئەو یاریە لە لای من پەیوەندی بەو دەستکاریکردنی واقعەوە هەیە. چکە تۆ لە ڕێگەی وشەوە لە ڕێگەی وێناوە لە ڕێگەی خەیاڵی خۆتەوە با بڵێن ئەوەی کە پێوترێ ژیانی ڕیالیتی دەستکاریەکەیت و بە جۆریش کە جاریش کە بینایەکەیتەوە کە خەیاڵی خۆت ئەیخوازێ. بۆیە من پێم وایە بە تایبەت لەم کتێبە لەسەر ئاستەکانی تەکنیک لەسەر ئاستی ژانر و بەکارێنان و تێکەڵکردنی ژانرەکان هەستەکەم یاریەکەم کردووە. ئەم مەراسیمە چەند بڕگەی لە خۆگرت بوو؟ بڕگەکان دیارە مۆزیک بووە هونەرمەند بەشدار ئەحمەد لەگەڵمان بەشدار بوو وەکو مۆزیک، هونەرمەند ئەرکان لەگەڵمان بەشدار بووە ئەویش هەر وەکو مۆزیک، ئەکتەری شانۆ با بڵێن گۆران نامێق وەکو خوێندنەوەی تێکستەکان لەگەڵمان بووە و دیمەنێکی پێرفۆرمانسیش هەبووە گۆران سەرگەڵووی ئامادەی کردبوو و دیە سەلام وەکو پێرفۆرمێر با بڵێن کاری تیا کرد. بەڵێ خۆت بۆ شعرەکانی خۆت نەخێنەوە. ڕاستی ئەم کتێبە جیاوازە لە وەکوتم لە کتێبەکانی تری خۆشم جیاوازە نەگەوەی لە شعری خەڵکی جیاوازیەکە پەیوەندی بۆ هەیە دقیق زۆر درامیترە زۆر ئەو یاریەی کە باسم کرد با بڵێن هێناومە لێرە جاریشکە ئیشم لەسەر کردوێتەوە و بە دیاریکراوی ڕەگەزی شانۆ زۆر زۆر ئامادەی هەیەتیایە هەستەکەی جاری وایە دەنگەکان دابەشە بن کارکتەرەکان دابەشە بن بۆیە پێم باش بوو ئەکتەرێک ئەدای. پێت وایە ئەمە وەکو دقێکی شانۆی بەکار بێت و دواتر کاری لەسەر بکرێت؟ من بۆ خۆم قەت لەگەڵەوە نیم شعر بکرێتە شانۆ بەڕاستی یعنی ژانرێکە زەحمەتە ئاسان نییە ڕاست لە محاولات کراوە بەڵام لەو ئاستیان نابێت کە ئەوەی کە پێوترێ شانۆ نامە خۆی وەک ژانرێکی سەربەوە. نووسینەوەی هەستەکانت بۆ ئەوە چێژ بەخشن هەڵبەتە لە لای خۆت بێگومان مرۆڤ بۆچی پەناباتە بەرنووسین بەرکاری هوەری ئەو ساتە وەختەیە کە هەستەکە ژیانی واقعی چیتر چێژێکی ڕەنگە نەمها بێ بۆ ئەو بۆیە پەناباتە بەرنووسین و ئەو چێژەش لە ناو نووسینە ئەوەیە کە باسم کردووە. بەڵێ شانۆ و شعر چۆن لە ناخی تۆیە گیان بۆتەوە هەڵبەتە خۆت شانۆکار بووی پێشتر و ئێستاش چۆن شعر جێی بۆیە لە ناو تۆیە؟ من هەردووکیان پێکەوە دەستی پێ کردووە ئێستش لە ناو منە هەردووکیان بەیەکەوە ئەڕۆن ینی دووشتن بۆ من ڕاستە کە شانۆەکەم شانۆ ئەەکەم ئەوە نییە خەریکی شعر بم یان لە ناو شعرایم بم ئەگەرچی پێکدادانی ئەو دوانە بەردەوام لە ناو نابوونی هەیە بەڵام بۆ من دووشتن گرنگن و شت هەیە ناتوانم بە شعر بێڵێم بە شانۆ بێ بەرجەستەیکەم و بە پێ چاوانەش جا لە شعر با پرسیارێکی شانۆیی بکەین بەنیازیت چی بۆ شانۆ بکەیت؟ پرۆژەی تازەمە بەستێ پرۆژەی تازەم ڕاستیەکەی ئیشێکە ڕۆژە خۆشەکان ئەوەی سامێل بکێت لە ناو گروپی شانۆی گۆدۆ خەریکین پلانمانە لە داهاتوە ئەو کارە بکەین. ئەم کارە لە شاری سلێمانیە بێت؟ بەڵێ. و ئەکتەرەکان کێن؟
وڵی تۆ خۆت ئەزانی کاستین هەروە ئاسان نییە بۆیە بازارێ ئەوانە باز نەکەین تا جێگیرە بێ با بڵێن بەڵام بۆ خۆم وەکو پرۆژەی شخصی خۆم لە بواری دەرێنان ئەو ئیشەیە ئیتر نازانم دواتر چۆن ئەتوانین کاستیم بکەین مستافێک کۆ بکەینەوە. پەیمانگای هونەرە جوانەکان چۆن وێناکەیت؟ پەیمانگا شوێنێکی نزیکە زۆر کاتی خۆی بیرمە مامۆستا شێرکۆ کۆڕشی کرد لە پەیمانگاوتی نزیکترین شوێن لە دڵمەوە. ئیتر ئەو گزارشتی ئەو بەهێزترینە پێم وایە بۆ هەر کەسێک ئەو شوێنەی خۆش بێ هەر ئەوە تاوا بۆ منی ژەروایە نزیکترین شوێنە لە دڵمەوە. جا لە شەعر تیپێکی شانۆیشتان هەیە ئەکرێت باسم بۆ بکەیت؟ بەڵێ گۆدۆ لە ساڵی 2009ەوە دروست بووە چەند ئیشێکمان کردو یەکێک لەوانە بەدەم چاوەڕوانی گۆدۆی سامێل بیکێت کورسیەکان فڕین بە ناو خۆڵەمێشە لەگەڵ هەندێک کاری بواری با بڵێن هونەری هاوچەرخ لە ناویانە پێرفۆرمانس و ئەنیستلیشن. داستان هیوای سەرکەوتنە بۆ زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمان عزیزم. زۆر سپاس.